نشاتی کرد اکریتن و جینوسایت لدوای جیناسات برانبر کرد اکریتن و استاش ابینر لروش آوای کردستان جینوسایت بردوامه تا استاش بردوامه لبر اوش داوات ها بطار لقلي كرد أكين لباشوري كردستان كأندشة ديون جينوسايتا برانبرمان براوستني يكيك لسياسة قزاونكاني دولتي فاشستي تركيا لرقاي دراماي تركيا وهاتو تناو فمو بالي بتايبات لباشوري كردستان وروجانا كنتورو سياستي خويا أخنانا مشتي خلقو مناڵو دایکمانەوە سەرەڕای چەندین ناڕازایەتی بەرامبەر ئەم درامانە بەداخەوە تا ئێستاش هەندێک لە کەناڵەکانی باشووری کوردستان ئەم درامانە پەخش ئەکرێتن هیوادارین ئەم درامایانە ئێدی لە کەناڵەکان پەخش نەکرێتن لەبەر ئەوەش ئێمە ڕێکخراوی نێوانی سەردەشتی و هەروەسا ڕێکخراوی نوێگەر هەستاوین بە دروشمی منیش بایکۆتی درامای تورکی دەکەم ئەم پرۆژەیە لەم خۆپێشاندانەدا ڕادەگەێنین لەبەر ئەوە لەم ڕۆژەیە زۆر بەگرنگی ئەبینین لەبەر ئەوەش ئێوە هاوبیران هۆنەرمەندان و کرێکارانی کوردستان ژنانی خۆراگەر ڕۆشنبیران و مامۆستایانی ئاینی هیوادارین تکاتان لێ دەکەین ئێوەش پاڵپشتیمان کەن ئێوەش بێن لە کەمپینەکان بەشدار بن یەک ئیمزاتان باڵپشتیە بۆ ڕۆژئاوای کوردستان پاڵپشتیە بۆ ئاوا ئێدی کەلتۆری فاشستی تورکیا نەخرێتە ناو کەلتۆری ئێمەوە هیواداری لا وەزارەتی ڕۆشنبیری لا ڕۆشنبیران لا حکوومەتی هەرێمی کوردستان لا وەزیری ڕۆشنبیران کە ئێدی قەدەغەکردنی درامای تورکی بکرێتن بەشی کوردستان بەشی خۆراگری ڕۆژئاوا بەشی کوردستان